شارێکی قەشەنگ و جوانە، هەم سروشتەکەی، هەم هەڵکەوتەی جوگرافیەکەی، هەم مێژووە پڕسەروەریەکەی، هەمیش خەڵکە خانەدان و باخۆڵکەکەی. هەموو ئەوانە بوونەتە ناو ناوبانگ و جوانی پێنجێن. بۆیە شاعیری گەورەی کورد و پێنجێن مفتی پێنجێنی وەصفی بە لوبنان کردو و ئاوا باسی ئەو شارە دەکات. پێنجێن بەبێتۆ نزیکە مەرگم، لوبنان شکێن بووی داخی بەجەرگم. پێنجێن هەمیشە ئەوەندە ڕەنگین بووە، مفتی شاعیر نەیتوانیوە بێ پێنجێن بژی و نەش دەکرا خامە ڕەنگینەکەی بێ بەش بکات لە پێنجێن. ئەوەندەی لا شیرین بووە بە لوبنانی شوبهاندووە و لە جوانی و خۆشیدا. مێژووی پێنجێن مێژوویەکی لێوان لێوە لە سەروەری و نەبەزی. ئەو شارە هەمیشە پێشەنگ بووە لە شۆڕش و بەرەنگاربوونەوەی دوژمنانی کوردستان. شاری پێنجێنی باشووری کوردستان ڕابردوویەکی دێرین و کەلەپور و کولتورێکی کۆمەڵایەتی و سیاسی و ڕۆشنبیری و ئابووری و شۆڕژێڕی دەوڵەمەندی هەیە و هەبووە. بۆیە زۆربەی کات لە بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان جیاوازتر بووە. پێنجێنەکان خۆیان مێژووی گەورە و پڕسەرۆریان بۆ خۆیان تۆمار کردووە. زیادە ڕۆیژ نییە بڵێین پێنجێن مێژوەکەی لێوان لێوە لە ڕوودا و کارەسات و چیرۆکی سەرکەوتنی گەورەش کە پێنجێنەکان خۆیان ڕۆڵ و نەخشیان هەبوو و جێدەستی هەمووانیان پێوە دیارە. پێنجێن بەبێتۆ نزیکە مەرگم، لوبنان شکێن بووی داخی بەجەرگم. تازەبوو کێبووی بەسەر چیاوە هاتنە سەیرت لەم لاولەولاوە. جێپەنجەی مێژوو لە بەهارێکی سەوز و تەڕوبڕ و جوانیدا هاتوومەتە شاری پێنجێن لەسەر ڕووداوێکی گەرمی پێنجێن قسە دەکەم. لە گەرمای تەمموزی ساڵی 1970دا ڕوویداوە. دەمەوێت باس و خواسێکی ورد بکەم لەسەر ئەو ڕووداوە و ئەو ڕاپەڕینەی پێنجێن. دێوانە مەجید دەهێنمەوە و قسەی لەسەر دەکەم. دەبێت هەمووان بزانین بۆ دێوانە مەجید بۆ قوربانی، بۆ شەهید کرا، کێ شەهیدی کرد، پێنجێنیەکان چیان کرد لەو ڕۆژەدا، چی هەڵوێستێکیان هەبوو، دەسەڵاتی ئەو سایبەعەس چی کرد لەگەڵ پێنجێنەکاندا، شۆڕش و پێشمەرگەش لێرە دەسەوەسان بوون یان نەخێر ئەوانیش بەرەنگار بوونەوە. لەم بەهارە جوانەدا وەک گوتم باسی ڕووداوە گەرمەکەی پێنجێن دەکەم. بینەرمان بن لە جێپەنجەی مێژۆوە لاپەڕەیەکی گرنگ و مێژوویەکی پڕ سەروەری پێنجێن هەڵ ئەدەمەوە. کە ئێمە دوو کەس بووین شوان بووین بە شێوەیەش ئاچکەندیان نابوو، جوولەکە شتی وای نەکردووە. پێنجێن شاری بەرخودانە، شاری شەهیدان و شاری شۆڕژگێڕانە. یەکەمین ڕاپەڕینی پراکتیکی بووە لە دوای نسکۆی شۆڕشی پێشوو. قەزای پێنجێن لە ڕۆژهەڵاتی شاری سلێمانیەوە 96 کیلۆمەتر دوورە. نێوانیان سەر بە پارێزگای سلێمانیە و شارێکی سنووری نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەو شارە خاوەنی دوو دەروازەی سنووری بازرگانی گەورەی نێوان دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران و باشووری کوردستانە کە ئەوانیش باشماخ و سەیران بەنە. مانگی تەمموزی ساڵی 1970 کاوکات مانگی ڕەمەزانیش دەبێت. لەو گەرمای ئەو هاوینەدا پێنجێن دەبێتە باس و خواسێکی گەرم و وەرچەرخانێکی نوێ لە مێژووی خۆیدا تۆمار دەکات. ڕاپەڕینە گەورەکەی پێنجێنی شاری ئازادی و ئازایەتی دێوانە مەجید خوێنی گەشتی دەبێتە ڕاپەڕینێکی گەورە و چەندین بەعسی بە سزا دەگەێنرێت. بەعسیەکان و سوپاکەیان بێگالەوەی پێنجێن شارێکی بزێ و ئازا و ئەبەد نەدەست درێژی نەناحەقی قوبوڵ نەکردووە. دەست دەبن بۆ گیانی پاچی دێوانە مەجید و
شەهیدی دەکەن. ئیتر شار دەوروژێت و شاریان لەخوان ئاڵۆسکاند و بە هیچ شێوەیەک دانەمرکانەوە تا تۆڵەی دێوانە مەجید و چەندین شەهیدی تریان کردەوە. دێوانە مەجید تەنها شوانکارێک بوو و هیچی تر، بەڵام خۆبەعسی ئەوەی کورد وایە بە دوژمنی دەزانی. عليك السلام ورحمة الله. كيف شو بينجن؟ استوبنا بينجن. رجع هبونا وشو استوبنا بينجن. کە ئێمە دوو کەس بووین شوان بووین، من و کاک دێوانە مەجید. ڕۆژانەمە ئیشمانەوە بۆ گالەمانە بردا ئەو بەریچەمی گەورەوە. هەموو ڕۆژەیان ڕۆژنە ڕۆژێ ئەمە ئەو جوندیانە و ئەو زابتەمانە بینی کە هاتن نەچون بۆ بووبان بۆ بڵێن قڕی فەوج بوویان دیوا بوو، بۆی ئێوارە دوای بانگی عەسر ئەگەڕانەوە بۆ ڕەبایەکەی خۆیان. ئێمە ئەو ئێوارەیە ڕۆژی جومعە بوو، هەژدەی 1970 بوو. لە کاتی ئێوارە بوو ئەمانیش بگەڕێنەوە بۆ ناو پێنجەن، گالەکە بێن و بێنەوە بۆ پێنجەن. پێشمەرگەیەک بە ناوی کاک عەبدوڵڵا، پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان، هاتە لای ئێمە و پرسیاری لێکردین کە ئەمەوێ بچین بۆ پێنجەن لە چ ڕێگەیەکۆ گونجاوە. ئێمەش قسەمان لەگەڵ کرد و ڕێنماییمان کرد. دوای مەسافەی پێشمەرگەکە گەڕایەوە بۆ لای ئێمە، کە گەڕایەوە ئەو جوندی و زابطەی کە این ڕەبایەکە بوون بینی بیان. دوای کەوتبوون هاتن گەشتن لای ئێمە و ئێمەیان یەکسەر گرت، من و کاک دێوانە مەجید. زابطەکە لە وڵاخێکی بەرزەیان پێ بوو، دابەزی لە وڵاخە بەرزەکە و جوندێک سوار وڵاخەکە بوو دوای پێشمەرگەکە کەوت. دوای چەند لەحزەیەک وڵاخەکە بە خاڵی هاتەوە، جوندیەکە نەهاتەوە لەگەری کوژرا بوو. کە هاتەوە زابطەکەی ئێمەی بڵێن منی ئیزندا لەوێ، من تەمەن 9 ساڵە بوو. بەڵام لەوێ کاک دێوانە مەجیدیان لەگەڵ خۆیان برد. من کە گەڕامەوە بەرەو ناوشار گال و شتەکەم هێناوە هاتمەوە، نزیکی شار بوومەوە، سەیرم ئەکەم بەراوبەر بوو، ئێمە لەم بەربووین ئەوان لەو بەربوون، سەیرم کرد کاک دێوانە مەجیدیان لەگەڵایە. پاش چەند لەحزەیە لەو شوێنا بوو بە تەقە، کە بوو بە تەقە ئیتر بڵێن ئێمە هاتینەوە ناو شار و لەوێ لەگەڵ باوکم و دایکمەمانە مشوریەوە ماخوا هەوڵە بدەین بزانین بەشک و لە شوێنێک گیرابێ ئازاد بکرێ. چون لای کاک شەریف سعید هەبوو وەختە ئەم مەفرەسەی حکومەتی عراقی بوو. ئەو قسەی لەگەڵ ئیستیخباراتی ئەو وەختەی پێنجۆ ناکردە بوو، قسەی لەگەڵ لیوا کردبوو تویان ئەوە لای ئێمە سجنە، لای ئێمە لەو ڕێبایە تەواوە. بۆ بەیانەکەی کە چوینەوە بە دوای مەوزوعەکە وتیان ئێمە کشتی وامان نەبینیوە، بڕۆن ئەو دەشتە بگەڕێن. ئەترێمە بە 2 سەیارە بە جێبێک و بە تراکتۆرێ حدودی 10 کەسێک چوین بە دوای جەنازەکە گەڕین، کە جەنازەکەمان بینیەوە لە بەردەمی هەڵاڵاوە و مەسووە بە شێوەیەکی زۆر دڕندانە شەهیدیان کرده بوو. یعنی ئەوەی بڵێن هیچ شتێک تەقەبولی ناکە ئەوان ئەنجامیان دابوو لەگەڵ یا کاسی سەریان تەقاندە بوو، باڵیان قرتانە بوو، دیان لە دەمیان نەما بوو، سەریان پان کردبوو، هەموو مەغزی سەری کەوتبوو لە عەرزەکە. ئێتر ئێمە جەنازەکەمان هێناوە هاتینەوە بۆ پێنجۆن لە مزگەوت پێنجۆن کە بڵێن ئەیان شت
ئەوەی کە ئەویان بینی پێیان قبول نەکرا و ڕاپەڕین خەڵکەکەی پێنجێن. ڕاپەڕینی جەماوەری پێنجێن ئەکرێ بڵین یەکەمین ڕاپەڕینی پراکتیکی بووە لە دوای نسکۆی شۆڕشی پێشوو، واتە لە شۆڕشی نوێی گەلی کوردستانە یەکەمین ڕاپەڕین بووە کە بە عەمەلی لە شارەکانی هەرێمی کوردستاندا ئەنجام درراوە. لە ساڵی هەفتاکانە ناوەڕاستی هەفتاکان تا سەرەتای هەشتا زنجیرەیەک ڕاپەڕین و مانگرتن و بێزاری و خۆپیشاندانی ناڕزایی لە پێنجێنە دروست بوو کە ئەمە لە ڕاستیدا بەشێکی هۆکاری بۆ ئەوە بوو کە گۆڕینی پرۆگرام بۆ زەمان لە زمانی کوردی و بۆ زمانی عەرەبی. واتە لە پێش ساڵی هەشتاکانەوە لە ناوەڕاستی هەفتاکان بۆ دواوە زنجیرێک ڕاپەڕین دروست بوو، بەڵام ئەتوانین بڵێن گەورەترین ڕاپەڕین کە بە ڕاپەڕینە جەماوەریەکەی ساڵی 1970 یان 19 تەموزی 1970 ناسراوە ڕاپەڕینی دەروێژمەدی دشوانە. ئەم ڕاپەڕینە دیارە پێشتر ئامادەسازی بۆ کرابوو و خەڵکی بە حکمی ئەوەی چەند جارێکی کە حکوومەتی بەعەس ڕاپەڕین و خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی سەرکوت کردبوو، خەڵک بە تەواوی گەشت بۆ ئەو ئاستەی کە بەگشت زوڵم و ستەمی ڕژەمی بەعەسا بچێتەوە. بۆیە ڕاپەڕینی ساڵی 1970 ئەکرێ بڵێن ئامادەسازی بۆ کرابوو، بەڵام چی وای کرد کە ڕاپەڕینەکە لەو ڕوەختا لە حەبەی تەموزا بۆ 19 تەموز و ڕۆژانی دواتر بەردەوام بێت، لە ڕاستیدا کوشتنی شوانێکی پێنجێن بە ناوی دەروێژمەدی دیشوانەوە لە دێکانی نزیکی پێنجێنە لەلایەن ئەفسەر و سەربازەکانی ئەو سەردەمی ڕژەمی بەعەز بە شێوازێکی زۆر دڕندانە هۆکاری سەرەکی بوو بۆ ئەوەی کە ڕاپەڕینەکە بە تەواوی تەشەنەسێنێت و بڵاو بێتەوە. و من ئەتوانم بڵێم ئەو ڕاپەڕینە بە ڕاپەڕینێکی جەماوەری بەرفراوان و بەشداری سەرجەم چین و توێژەکان لە ڕاپەڕینەکە گرنگی خۆی هەبووە. بۆیە ئەتوانم تاکید لەوە کەمەوە کە ڕاپەڕینی 19 تەموزی ساڵی 1985 ئەو ڕاپەڕینە بوو کە خەڵک چی دیکە نەیتوانی بەرگەی ستەم و زوڵمی ڕژەمی بەعەز بگرێ. ئەو دیارە کە باسی دەروێژمەدی دیشوانەکەین ئەو شوانەی کە لەلایەن سەرباز و ڕژێمەکانی ئەو کاتەی هێزێکی ڕژێمی ئەو سەردەمەوە بە شێوازێکی زۆر درڕندانە شەهیدیان کردبوو، جەستەیان شێواندەبوو کە ئەم تەرمە هاتەوە پێنجێن و چووە مزگەوتەکان لە ڕاستیدا بینینی بەو شێوازە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی ئەم شارەوە بووە هۆکاری هەڵچوونی ڕق و تووڕەیی خەڵک بەرامبەر بە ڕژەمی بەعەز کە پێشتر بەڕاستی خەڵک زۆر وەکوتم خۆپیشاندانی تر هەبووە، ناڕزایی و بێزاربوونی تر هەبووە، بەڵام ئەمە ئەتوان بڵم سەرچۆپی خۆپیشاندانەکان بوو و ئەو ڕاپەڕینە ئەوەندە گەورە بوو لە ڕاستیدا لەو سەردەمەدا ئێزگەکانی دەنگی شۆڕشی عێراق بە ئاشکرا و بانگەوازی کرد کە داوای لەسەر جەماوەری شار و شارەکانی ترە کرد کە پشتیوانی ڕاپەڕینی جەماوەری پێنجێن بکەن. پێنجێن بە بیستنی شێواندنی تەرمەکەی دێوانە مەجید ئیتر کەس دەماڵدا نەما. ئەو شارە بە شێوەیەک خرۆژە کە بەعسیەکان لە ناغدا هەمیان تۆقی بوون، چوون دەیانزانی خۆیان چی کارەساتێکی گەورەیان دروست کردووە. بۆیە ئێساش پێنجێن لای پێنجێنیەکان شاری ئازایەتی و شاری شۆڕش و شاری بەرەنگاربوونەوەیە. ڕاپەڕین خەڵکەکەی پێنجێن ئەوەی کە بڵێن لەگەڵ جەنازەکە بوو، چون دەستیان بەسەر مرکزی شورتەکە و قایمقامێت تاگیر بۆ چەند لەحزەیەک بڵێن دەستیان بەسەر ئەو دوو داوایرا گرت. ئیتر دوای ئەوە جەنازەکان بە خاک سپارد و بۆ شەوەکەشی هێزێکی پێشمەرگەی گێتنگ سوپانی کوردستان هاتە ناو شار و زەربەیەکی گەورەیان لە حکومەتی عراقیدا لە تۆڵەی ئەوە. ئیتر 3 ڕۆژ مستەمر ڕۆژانە خەڵکی پێنجێن دوکان و بازاڕیان نەکردەوە و مزاهرەیان نەکرد. کورتترین پێناسەیە توانین بڵێن پێنجێن شاری بەرخودانە، شاری شەهیدان و شاری شۆڕژگەڕانە، شارێکی بازرگانی ئەم شارەی ئێمە، شارێکی کوشت و کاڵیە، شارێکی گەشت و گوزاریە. ئەم شاری ئەمە مێژوویەکی دێرینی هەیە، هەم لە شۆڕ یەک لە دوایەکەکانی کوردستان کە پێشمەرگە و سەرکردەوی
پێشمەرگە و سەرکردەی زۆرمان هەبووە لە شۆڕشەکانە و قوربانی و شەیدی زۆرمان داوە لە پێناو کوردستانە. توانین بڵێن شاری پێنجوێن مێژوەکەی پڕە لە ڕوودا و بەسەرهاتی کە مرۆڤە گەورەکان مرۆڤە گەورە و بەخشندە و شۆڕژیە ڕووخاوەن ئیرادەکان دەستێکی باڵیان و بە دەستێکی باڵا و کاریگەریان هەبووە لە شۆڕشەکان و ڕاپەڕینەکانە. هەروەها توانین بڵێن لە مێژووی ڕاپەڕینی 19 تەموزی ساڵی 1970 کە لە پێنجێن ڕووی داوە یەکێک بووە لە شۆڕشە گرنگەکانی مێژووی هاوچەرخی کوردستان. باسیش کێوماڵی ناوچەکە لەم کێوماڵەیە لە دەشتەکانی پێنجوێنە شوانێکمانەوێ بە ناوی شەهید دێوانە مەجی کە شوانی پێنجوێنە لەو سەردەمەیە. ئەم شوانە ئەم دێوانە مەجی دەستگیر ئەکرێت و لە پاش دەستگیرکردنی ئەشکەنجەیەکی زۆری دڕندانە ئەدرێت و دواتر شەهید یەکەن و تەرمەکەشی ئەشێوێنن. خەڵکی پێنجوێنیش کە تەرمەکەی شەهید دێوانە مەجید وەرەگرنەوە کە ئیبینن بە شێوەیەکی دڕندانە شەهید کراوە و تەرمەکەی شێوێنراوە، خەڵک ئەمەی پێ قبوڵ ناکرێت. بڕیارە دەن تەرمەکەی لە کاتی بە خاک سپاردنی تەرمەکە ڕێپێوانێکی جەماوەری سازەگرێت لە شارەکەیە و بەو شێوەیە بە خاکی ئەسپێرن. لە ڕاپەڕینە جەماوەری کە دروست بوو ئەتوانم بڵێم چەند هزار کەسێک بەشداری کردو لە سەردەماکە بۆ ئەو سەردەمەی دانیشتوانی پێنجوێن زۆر بووە. خەڵک دوکانی داخستووە، هەموو چین و توێژە جیاوازەکان بەشداریان کردووە لە مامۆستا، لە کرێکار، لە دوکاندار، لە خوێنکار، لە یەکشت هەیە نابێت کۆڵی لێ بکەین و ئینکاری لە ڕۆڵی کاریگەری ڕێخستنەکانی ئەو سەردەمەی یەکێتی نیشتیمانی کۆمەڵی ڕەنجەران وەزائیدەن خەڵکانی پێشکەوتوخواز و چەپەکان لەو سەردەما ڕۆڵی کاریگەریان هەبووە لە پێشڕەویکردنی خۆپیشاندانە جەماوەریەکەی پێنجوێنە. ڕاپەڕین لە حەفتەی مانگا دەورەتمەجیان شەهید کرد بۆ شێوازە نامردانەیە هێنانەوە پێنجوێن، ئیتر خەڵک دەستی کرد بە ناڕەزایی و خۆپیشاندان لە دژی دام و دەستگاکانی حکوومەتی بەعز. هەرچەندە زۆر هەوڵدرا، زۆر محاولە کرا، بەڵام خەڵکی بە هیچ شێوازێک دانەمرکانەوە، چونکە ئەو تاوانی کە بەرامە دەورەتمەدی شوان کرا لە ڕاستیدا تاوانێکی ئەوەندە قێزەون بوو ئەوەی هێنا ڕاپەڕینی زۆر لەوە گەورەتری بۆ بکرێت. نۆزەی مانگا کە نۆزەی تەموزەکە بۆ پاڵپشتیکردنی جەماوەری ڕاپەڕیوی پێنجوێن پێشمەرگەکانی ئەو سەردەمەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشێکیان پێنجوێنیەکان بوون و بەشێکیان پێشمەرگەکانی ناوچەکانی کە بوون هاتن بۆ پاڵپشتی و پشتیوانی ڕاپەڕین و جەماوەری ڕاپەڕێوی خەڵکی پێنجوێن و ئەتوانم بڵێم ئەمە بووە هاندەرێکی باش، پاڵپشتێکی باش، پشتیوانێکی باش بۆ جەماوەری ڕاپەڕی پێنجوێن و بۆ بەرزکردنەوەی باڵانسی هێز و توانا و وزەی جەماوەری پێنجوێن. بەڵێ داخلیش پێنجوێن بوون و شاریان ئەتوانم بڵێم بە تەواوی کۆنتترۆل کردبووە بۆ چەند شەیەک کۆنتترۆلی شار لە ژێردەستی پێشمەرگەکانە بوو و حکوومەتی بە ئەز لەو زەمانەدا ئەوەی پێی کرا بە هەموو توانایەوە هێزێکی گەورەی هێنا و لەگەڵ پێشمەرگا ڕوبەڕوو یەک بوونەوە. ئەوەی کە من بیستومە دیارە من تەمەنە لەو زەمانە تەمەنێکی تازە پێگەیشتوو بووم، مێردمنداڵ بووم. ئەوەی کە بە من وتراوە لە ڕاستیدا زیاتر لە 110 سەرباز و ئەفسەری ڕژێم لەو خۆپیشاندانەی پێنجوێنە لەو ڕاپەڕینەی پێنجوێنە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە بە سزای گەل و شۆڕش لەو سەردەما گەیشتن، جگە لە تێشکاندنی دەیان تانک و زرێپۆش و ئەمرفۆجێک لە پێنجوێنە بوو زۆر ناحەقی بە خەڵکی پێنجوێنە کرد. یعنی چەند کەسێکی کەشی شەهید کردبوو پێش حاڵەتی شەهیدکردنی کاک دێوانە مەجید، بەڵام ئەوان قاچاقچی بوون و وڵاغدار بوون. ئیتر خەڵک زۆر ناڕازی بوون لەم کابرایە و دوای ئەوەش ئەم خەڵکە بڵێن زوڵمەکە ئەوە گەورە بوو بۆیە پێیان قبوڵ نەکرا. ئەوە نەبوو هیچی خزم و کەسوکاری کاک دێوانە مەجید بن، بەس ناقیەکەیان زۆر بەلاوە قورس بوو. ئێمە وەفدێک لە بەغاوە هاتن، چەند جارێک لەگەم من و کاک شەریف و باوک و براکانمە دانیشتن کە ئێوە داوای هەر هاوکاری هەر شتێکەکەن ئێمە بۆتانەکەن، بەس ئێوە ئەو خەڵکە بەو خەڵکە بڵێن ئەمانە لەسەر ئێمە نەبوون و ڕەبتیان بە ئێمەوە نەبوو، ئەمانە وەکو گێرە شێوێن وەکو خەڵکێکی دژی حکوومەت ئەمەیان کردووە. وتماوەڵا ئەو خەڵکە زوڵمەکەیان پێ قبوڵ نەکراوە، ئەینا ئەو خەڵکە
بەس مۆزوع ئەوە بۆ کە ئەم جەنازەیە بۆ شێوە شێوێنراوە ئەویان پێ قبول نەکراوە بۆ کاریان کردو ئێمە هیچ شتێکمان ناوێ فقط ئەو خەڵکە ئازاد بکرێ خەڵکێکی زۆر گیرا بوو ئەوانە بڵێن کە مزاهرەیان کردبوو زۆربیان هەر ئیخباری کرابوون شەوە چون لە ماڵ و دەریان هێنان و ستجر بوو زۆربەشیان هێنرا بوون بە سلێمانی ئەگەر لە ئێستادا دروشمەکانی ناڕەزایەتیەکانی بەرامبەر بڕژێمە داگیرکەرەکانی کورد ژن ژیان ئازادی بێ ئەو دروشمە لە ساڵی 1970دا لە شاری پێنجوێن هەبوو لەوێ ژنانی ئەو شارە بەرەنگاری بە عەزبوونەتەوە خات و گەلاوێش خۆی نەعلەکانی گرتوتە وێنەی سەدام حوسێنی سەرۆک کۆماری ئەو کاتی عێراق بە بەرچاوی ئەمن و بەعسیەکانەوە ئەو کات گەلاوێش شکۆی بەعس و سوپاکەی شکان ئیتر دەستە خوشکانی گەلاوێش هەمویان بە یەکەوە و بێ ترس و سڵەمینەوە دەورێکی گەورە و کاریگەر و باڵایان هەبوو لەو ڕاپەڕینەدا توانەکەیان گرتبوو زۆر بە شێوەیەکی دڕندانە و نامرۆڤانە شەهیدیان کردبوو یعنی بە شێوەیەش ئاچکەندیان نابوو جوولەکە شتی وای نەکردووە هێتر کە خەڵکەکە دۆزیانەوە هێنانەوە یعنی تر قبول نەکرا چکم نەکەرەوە هەزارانی تریشیان شەهید دەکرد چکم خۆی پێنجوێن حدودە بە ئێرانەوە کاسپی هەبوو لەگەڵ ئێران و بڵێن پێنجوێنە عێراقا چەنەها گەنجی تریان شەهید کرد هیتر خەڵکەکە پڕ بوو یعنی کە ئەو شوانێشمان دی بەو شێوەیە ئەبە و نامرۆڤانە شەهید کرابوو هیتر خەڵکەکە تەحمولی نەما هێنامانەوە لە مزگەوت شتمان کە شتمان تقریبەن تا ئەوانە کرابوو بە دەوری 2 بۆ 2.5 ئەتر بە دامان نایە بۆ نیەکرد هاوین بوو مانگی حەوت بوو ئەتر بە ڕاپەڕین بردمان بۆ سەرقەبران کە بردمان بۆ سەرقەبران ئاملی وا و مدیری ئەمن و ئیستیخبارات و ئەمانە هاتن بۆ سەرقەبرانەکە لەگەڵمان وتیان ئەوانە بە سزای خۆیانەگەن و ئێوە هێور بن و ئێوە وامەکەن و ئەم شتانە و ئیتر ئێمەش یعنی گوێمان نەگرت بۆ قسەکانیان لێیا هەر بەردبارانمان کردن دوای نان خواردنیێوارە دیسانەوە بەو شەوە دەستمان کردەوە هەم بەڕاپەڕی تر ئەو شەوە تا سەعات 1 و ئەو ناوە هەر لە دەرەوە ماینەوە و تاپمانە کێشا و قسەمان بە حکومەتەوت و ئەتر چواردەوری بڵێن خەڵکەکە گیرا بڵێن کەسیان نەگرە شەوە هاتینەوە ئیتر درەنگ بوو هاتینەوە بەیانی دیسانەوە دەستمان پێکردەوە بە ڕاپەڕین دەستمان پێکردەوە بوو بە شەوی ئەوە بڵین بوو بە شەوی دووهەمیش هەر ڕاپەڕین بەردەوام بوو بە ڕۆژی سێهەم هەر سەرجادەکانمان گرت ئیتر کە عەسکەر ئەهات مەسەلەن ئەمن ئیستیخبارات بەردبارانەکران ئیتر قسەمان پێ ئەوتن ڕێگەکانمان گرت ئیتر دائیرەکان وەکو بڵێن خەستخانە ئۆشتانە نەکەس دەستکاری ئەوانەی نەکرد وەکو منەظەمات و شتیش ئەچوون بیسووتێن نوێمانە بەس مەجالیان نەوە ئیتر ئەم 3 ڕۆژەکە مزارە بەردەوام بوو بە ڕۆژی چوارەم بوو بە ڕۆژی چوارهەم جەماعەتێکمان لێ گیرە پیاو کە گیران دیسانەوە دەستمان کردەوە بە خۆپیشاندان کە ئەوانیان گرت چون بۆ بەر مەرکەسی پێنجوێن ئەوە ئەو شەوە هەموومان ژن بوون یەک پیاومان لەگەڵ بوو یەک پیاومان لەگەڵ بوو لەبەر مەرکەسی پێنجوێن بوو مدیری ئەمن بوو ئیستیخبارات بوو ئیتر قاید فەیلق بوو هەمویان لێیا کۆ بووبوونەوە قسەیان بۆ خەڵکەکە کرد کە خەڵکەکە هێورکەنەوە نعلەکەم داکەن زایسە ناوەکانیانم بیرچۆتەوە ئەو لاترسن کێشان بە شانی دوانیانە ڕسمەکەی سەدام حوسێنیش کرابوو بە دەرگاکە نعلەکەم هەڵگرت کێشان بە سەدامە تم ئەبێ ڕۆژێک بێت ئاوا داگیری و کەوێتە ژێر خۆنەرەی خەڵکۆ ئەیتە کوڕێکی پێنجێنی خۆمان بە ڕەحمەت بێ نەماوە عومەری نابوو تیگە لە عاشقان بیکە بە خاتری خوا و کوژن وتم جا بۆ نەم کوژن ئێتر تەقەیان لێ نەکردین بەس تەقەیان لێ نەکردین بەس ڕسمیان گرتبووین بۆ ئەوەی کە بمان ناسنەوە بزان ئەنجا خەڵکی خۆفرۆش و کەوتینە بڵێن پێنجشەمە و جەماعەتەمان گیرە کەوتینە ئەتر ئەو شەوە پێشمەرگە داغڵی پێنجوێن بوو شەوی جومعە ڕەمەزانیش بوو
حال لە سەعات 9 شەوە تەقە بوو مەلایەکی مزگەوت نەیتوانی تێبانی بەیانی بە یەک کەس نەیتوانی پاشێوکە تەرزە چۆن ئەبارێ فیشک بەسە پێنجە ناوا بادی ئیتر ڕۆژ بووەوە کە ڕۆژ بووەوە بوو بە دەوری سەعات حەوت ئەو ناوە بانەوازی کردوتی مەنعەتە جەولاوەی بێتە دەرەوە ڕەمیە 4 هەلیکۆپتەر قوات خاسە هێنا لەوێ دایانە بەزاندن 4 هەلیکۆپتەر قوات خاسە هێنا لە پێنجۆن دایە بەزدان تیان مەنعەتە جەولاوەی بێتە دەرەوە ڕەمیە منیش مەجموعەیە کوڕ لەگەڵمان بوون لە مزارەکە عەلیان ناوبوو تەلەوەی جامیعە وتم عەلی وەرن بۆ ماڵی ئێمە ئەگەر ئەتوانن لە سەربانەکان کورەوتی گەلاشخان هەر ماڵێک و 100 عەسکەری بەرەکەوێ تازە تەواو بەخوا تیا چووی ئەو کوڕێکە لە ماڵمان نابوو لە حەوشەکەمان چوارگۆشەیەکی گەورە بوو کەوتنە لیانی تی تۆ درۆ لەگەڵ ئێمە کردووە ئێرە بۆ لێو تێگانی منیشتم بۆ ئەی خۆن وەکو ستاک مەی خۆنەوە منم فەرموو چیتانەوێ دیاڵا بێ خوارەوە 4 مناڵم هەبوو هەر 4کەشیانم مناڵ بوون یەکێکیان حەومان بوو بەبەرمۆ ئێستا مامۆستای جامیعەیە ئەڵای ترکە نەهێشتیان شیرێک نەهێشتیان جلێک هیچ هەر ئاوە احتیاتی بە مناڵەکەەوە هێنامیانە خوارەوە باوەڕ بکە ئەگەر مام جەلال لەوێ وایە ئەوەی بۆ ناهات لە فێرقا لە ئەمن لە ئیستیخبارات ئیتر نازام یعنی ئەو گەڕەکە ئەوە گیرا بۆ من هێنامیانە خوارەوە ئیتر مناڵەکانیشماوە جامخانەیەکمان هەبوو لەسەرەوە لە جامخانەکەەوە ئەگیریان لە تاو مناڵەکانم خەربوو سوێمە بووە ئیتر ئەو ژن و خزمەی خۆمان کە لە ماڵمان بوون وتم فاتم ئەنوەر ئاگاتان لە مناڵەکان بێ کە هاتم کوڕێکی خزمیشمان ویسپی نابوو ئەوش گیرا بوو وتم ویسە وتی ئاوتم هەر من و تۆی گیراوین تیجا بڵێن چی تازە خۆی گیراوین ئەتر بردینیان کە بردینیان لە مەرکەز دایان حتا ئەوەی کە لیبی خۆیان بگیرێ هەمویان گیران و هێنانیان ئۆرزی و مەرکەسی پێنجۆن ئۆرزیبای پێنجۆن ئاوا بەرانبەر بوون ئەتر مەنعەتە جەول بۆ ئەوی داخرا بوو کوڕێک لەوێ خەفەر بوو ڕەحمانی حاجی عەزیزی پێڵن کچێکی شیان گرت بوو بە سەهوەن لە بەیاتی کچێکی تر شکر دوای ئەو هەر نەشگیرە لەیلای ناوبوو هێنان عەسکەرەکە دەستیایە دەستی بگرێ و سەریخا بۆ ناو مسەلەحەکە پاڵێکم پێوە ناوتم یاڵا خۆم دەستێگرم دەستم گرت هێنامە سەرەوە مناڵەکەشم پێ کۆیان کردینەوە کە کۆیان کردینەوە کوڕێکی خزممان لەوێ پۆلیس بوو وتم کەمال وتی سەرم کەم بە قوڕا بۆ ئاوا وتم تۆ ئیستا وەختی ئەم شتانە نییە هیچم پێ نییە بۆ ئەم مناڵە نەشیرم پێ نەمەمەم پێ نەجلم پێ ئاوا بە هەنیومیان بەشکمە چۆنێ بۆ تۆ زێشتم بگەێنی تێ تیجا ئیسە لەکوێوە من قوڕکراوە بەسە عالەمە وتم ئەگەر مەجالێ هەبوو وەڵای مسەلەحیان هێناو تیان کردین بۆ خوارەوە هەپێڵەن هەیکەلەکە گەبزانی هێناینیان بۆ هەیکەلەکە باوەڕکە کوڕەکەم یعنی لەحزەیەکی مابوو خوا هامیەوە ئەو نە بە سەریعی بردینیان خەریبوو لە باوەشم بپەڕێ ئێمە لە دواوە سوار بووین 4 دەورمان بەر و پشتمان گیرا بوو کە هێناینیان دوو دایکی پێشمەرگەش گیرا بوون لەگەڵمان ڕانای کاکە ڕەشە و دایکی کاکە حەمە و حامی ژنی حاجی قاری شیرین ئەوانیش بە منەوە بووین بە سێژن بەس من خۆم بە تەنیا لەسە قەزیەکە گیرا بووم ئەوان دایکی پێشمەرگە بوو دوایی ئیتر بەم هەموو جادەی سلەیمانی و پێنجۆ ناهێنانیان بردینیان فیرقە لە بەرانبەری بڵێم کوێ بوو ئەمەی کە ئێستا لقی چواری لێ ناو فەرعەکە کە بەرانبەری ئەمنی کۆنا لەویا وەستانینیان ئیتر هەمووی نیشتبووینە سەر ئاراق تینومان بوو ڕەمەزانیشە هیلاکین وەرە ئەم بە ئیڤا هەڵۆی تەکێنێ من کوڕێکمان لەگەڵ بوو عەبدوڵڵای نابوو بە ڕەحمەت بێ کوڕەکەی منی ئاوا گرت بوو بە باوەشەوە مناڵەکەم زۆر جوان بوو باوکی پێشمەرگەکان جامانەکەی خۆیان کردبوو بە چەتر یابیان بە ئیڤاکە لەبەر کوڕەکەی من کە هەتاو نەیبە کوڕێک هاتە دەرەوە کوڕێکی قارەمانی کورتپەروەری دڵسۆز ئەو کاتە من گەنج بووم تەمەن 23 ساڵ بوو کە بینینی لەنا ئیڤاکە دوو جار ئاوا کێشای بەدەم و چاوی خوا بە ئیشارە دیتی چیتانەوێ مان تینومانە برتیشمانە کە ناسەکەی بان کرد نازانم ئەم کوڕە مەردە چۆن ئەم شتانەی پەیا کرد نازانم سەهۆڵاو لە تەپەتۆرە نانی گەرم ماست هەمووی
کەناسەکەم بان کرد وتم نەوەکوی سەبیان بڵێ ئەم نان و شتتان لەکوێوە بووە ئەم کوڕەتیاچێ کەناسێ گسکیە وتم خاڵە وەرەوتی چیە وتم ئەگەر هاتن پرسیاریان کردوتیا ئەم نان و ئاواڵە من پارەماوەتی ئەم بۆی کڕین تۆ بڵێ ڕاستەکە وتی با هەی بە قوربانی ئەو ئەقڵەو بوون وتم چکمی سەڵەمە کێ بۆی هێنان هەڵایتر لەیانە نانەکە مناڵمان پێ بوو ئیتر ئەو ژنەی کاڵم لەگەڵمان گیرا بوو دایکی پێشمەرگە بووش کچێکی بچووکی پێ بوو بۆ نانەگیریام نانیان هەت بە وشکی و بە ماسەکەەوە پەلەپەل خوارد تا کتابەکەمان هاتە دەرەوە دا بۆ سزنی سەرەوە ئەمەی کەی سەپارکی دایکە بردینیان لەوێ دایان بەزاندین ئیتر هەمومان شەکەت و هیلاکین هەمووی ژانە سەر گرتوێتی هیچی ئاگای لە خۆی نێونە هیلاکین دایان بەزاندین کە دایان بەزاندینی تر بڵێن ئەوە ژنە پێشمەرگەی زۆر لێبوو کە گیرا بوو ژنی وەکو پێنجێنیەکانی خۆمان هەر لەوێ بووین شەژمانەکە بەس بۆ ئیفادەیان هێناین بۆ ئەمن منیانە هێنا بۆ ئیفادە بۆیە پیاوەکان هەر لە ئەمن بوون حکم نایدان ئەگەر ئافاتەکەی دانەخستایە سەدامی تر قەرار بوو هەفتەیە دوای ئەوە بمان بن بەرەو کەرکووک ئیتر هینیان کردیان سەدام حسێن عەفوی داخستووە ئێوە بەر عەفوەکەی کەوتون بەرەبێت پێنجوێن یەکێکە لەو شارانەی لە ڕاستیدا ئەتوانم بڵێم لە هەموو ڕووەکانەوە شارێکە لە ترۆپکایە و شارێکە هەمیشە لە گەشتکردن و پێشکەوتنایە و شارێکە هیچ کاتێک زوڵم و ستەمی وڵ نەبووە و هەموو کات ئامادە بووە بۆ بەگژاچوونەوەی ڕژێمەیەک لە دوایەکەکان کە ببوونە هۆی داپلۆسین و وێرانکردن و سەرکوکردنی خەڵکی کوردستان بۆیە ئەتوانم بڵێم پێنجوێن ترۆپگە سەرتۆپی ڕاپەڕینەکان بووە و پێنجوێن بووە کوانوویەک بۆ گیرساندنی یاخود بۆ بڵێسەدانی خۆپشاندانەکان لە شار و شارەکانی کوردستانە لە ساڵی هەشتەکان بەدواوە. لە مانگی ئەیلولی هەمان ساڵدا ساڵی 1970 جەنگی نێوان هەردوو دەوڵەتی عێراق و ئێران دروست دەبێت ئیتر بۆ بەعس ئەوە بیانوێکی باش دەبێت بۆ ئەوەی ئەو شارە پڕ لە تووڕەیە خاپور بکات دوای چەند مانگێک لە دەستپێکردنی جەنگەکە تۆڵە لە خەڵکی پێنجوێن و دەوروبەری دەکرێتەوە بەعز بە یەکجاری دانیشتوانی شارەکە ڕادەگوێزێت و شارەکەش لەگەڵ زەویدا تەخت دەکات تا ساڵی 1991 ئەو شارە بە وێرانەیی دەمێنێتەوە ئەو هەموو ئازایەتی و نەبەردی و قوربانیدانە لە پێنجێندا دەبێت پێنجێن دوای ئەو هەموو ساڵە چۆن بێت چی بۆ کرابێت ئایا ئەو شارە لە ئاست ئەو قوربانیی داوێتی خزمەت کراوە یان نەخێر شارێکی پشتگوێ خراوە لە ڕاستیدا بۆ خۆمان دەزانین پێنجوێن لە ساڵی 1970 کە ڕاپەڕینی جەماوەری لە 19 تەمووزدا دروست بوو دوو مانگ دوای ئەوە شەڕی عێراق ئێران دروست بوو ئەمە سەبەبێک بوو یاخود بەهانەیەک بوو کە حکوومەتی بەعز دەمێک بوو لە بۆ سەدا بوو بۆ ئەوەی خاک و ئاوی پێنجوێن زەوی پێنجوێن تەختکە لەگەڵ هەڵگیرسانی شەڕی عێراق ئێرانە بە دوو مانگ دوای خۆپیشاندنە جەماوەرێکی پێنجوێن سەرجەم خانوەکانی پێنجوێن بە مزگەوتەکانەوە بە فەرماگەکانەوە بە شوێنە پیرۆزەکانەوە لەگەڵ زەویدا تەخت کران واتە ئەم شارە هیچ یەک مەتر سەقفی تیانەمە هەر هەمووی تەخت کرا بە شێوازی جۆراجۆر شوێن هەبووە بە TNT شوێن هەبوو بە سووتاندن شوێن هەبووە بە شۆف ئەمریکانی کە ئەمە وای کرد پێنجوێن هەموو ژێرخان و سەرخانی بەتەواوی تێک بچێ لەگەڵ ڕاپەڕینی ساڵی 1992 وەگەڕانەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و پێنجوێنی شەناویان دەبوو ناوچەکانی خۆیان وردەوردە خەڵک بە هێز و بازوی خۆی کەوتە ئاوادانکردنەوەی شارەکانی خۆی گوندەکانی سنووری پێنجوێن ئاوادانکردنەوەیکی باش بوو ئەمان لە ڕاستیدا لەسەر ئەرک و شانی و قورسایی خۆیان بوو خەڵکی ئەوەی کردووە من ناڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هیچی نەکردەوە پێنجوێن پرۆژە کراوە کار کراوە ئەوەدانی کراوە بەڵام لە ڕاستیدا بەراوردکردنی ئەو پرۆژە و خزمەت گوزاریانەی پێنجوێن بەراورد بەو هەموو قوربانی و تێکۆشان و خوێن ڕشتن و فرمێسک و خوێنەی کە پێنجوێن بێتی دوگا پێنجوێن بە شاری فرمێسکی خوێن ناسراوە بەرامبەر بەو هەموو فرمێسک و خوێنەی کە پێنجوێن ڕشتێتی لە ڕاستیدا ئەتوانی بڵێم ئاسمان و ڕێسمانە خزمەت گوزارەکان پێنجوێن لە ئێسادا کە قسە بۆ جەنابەت دەکەم دوو دەواازەی نێودەوڵەتی هەیە کە ئەم دوو دەواازەیە باشماخ و سەیرانبەن بوونەتە کۆڵەکەیەکی بەهێزی بواری ئابووری لە هەرێمی کوردستانە هەر بۆ معلومەی جەنابتان و پێم خۆشە ئەم داتایە باس بکەم 10 ساڵی ڕێکە لە پێنجوێنە هیچ پرۆژەیەک جێبەجێ نەکراوە لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی لە ڕاستیدا بەڵام لە ماوەی ئەو 10 ساڵات تەنها لە مەرز دەوڵەتی باشماخە
ئەو داهاتەی کەشوەتە خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستانە بریتی بووە لە 2280 ملیار دینار. زۆر بەداخەوە دەیڵێم لە 2280 ملیار حکوومەتی هەرێمی کوردستان کە لەم دەواازەی تەنها لە باشماقۆ دەستی کەوتووە نەیتوانیوە یا نەیویستووە یاخود نەکراوە تەنها ملیارەکەی بۆ دەست پێکردنەوەی ئەو پرۆژانەی کە 10 ساڵە وەستاوە لەم شارە سەر بکاتەوە کە هەموو پێنجۆن پرۆژەکانی کە وەستاون پێم وابێ بای 11 بۆ 12 ملیارە بەڵام بەداخەوە 1 ملیار لە باشماق یا لە سێرامبن بۆ ئەم شارە سرف نەکراوەتەوە کە ئەمە لە ڕاستیدا جێی نیگەرانیە بۆیە خەڵکی لە ڕاستیدا ناڕزایی دەرەبڕن چونکە ئەم شارە تا ئێسش ئێمە لە ساڵی 1970ەوە کارەبای ئێرانمان بواتوە تا 1970 ئەم شارە بە موریدە و بە چرای فانۆز و فتیلەوە خەڵک ژیانی گوزاراندووە لە 2007ەوە لە 2007ەوە نەک 2007 لە 2007ەوە کارەبا لە ئێرانەوە هات بۆ 2016 لە 2016 کارەبای ئێران نەما بەهۆی ئەوەی التیزاماتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی التیزامیان نەکرد لە پێدانی ئەو پارەی کە کارەبایان هێنا بۆ پێنجوێن ئەمە وای کرد کارەبا نەما کارەبای مرکزی یاخود ڕئیسی یاخودەوەی پێوەتە نیشتیمانی ها بۆ پێنجوێن بەڵام بەداخەوە کارەبای زۆرجار خەلەلی بۆ دروستەکرێ و لەگەڵ ئەوەی شاکاتی خۆی کارەبای نیشتیمانی هاتە پێنجوێن وعد بە پێنجوێن و خەڵکەکەی درا کە کارەبای هەمیشەیی بە پێنجوێنە دێ بەشێک لە ناڕزایی خەڵک برینی ئەو کارەبایە بڕیار بوو بە هەمیشەی ویدەن بە پێنجوێن و بەشێکی کەی لە ڕاستیدا و جادەوبانەی کە لە پێنجوێنە هەیە جادەوبانێک نییە کە دوو مەرزینە دەوڵەتی تێدا بێ جادەوبانێک نییە کە پێی بۆ تێ شارێکی سنووریە وایە سەم شارە هەم لە دەواازەی داخڵبوونیە لە باشماق و سەیران بنەوە هەم لە دەواازەی داخڵبوونیە لە سلێمانیەوە بۆ پێنجوێن لە ڕاستیدا دەیان پرۆژەی گەشتیاری و شتی جوان لەم شارە هەوای بەڵام داخەوە هیچی بوونی نییە پێنجوێن ئەتوانێت شتی زۆر بوو حکوومەتی هێرە مەیتوانی بە پێی و قوربانی کە پێنجوێن داوێتی بۆ کورد و کوردستان ئەیتوانی کۆمەڵێک پرۆژە و گرنگ دەستێکی ئاوەدانکردنەوەی زیاتری بخسایەتە ناو پێنجوێنەوە بەڵام بەداخەوە هیچ پرۆژەیەکی ئەوتۆی تێدا ئەنجام نەدراوە هەم ڕێگاوبان و هەم شوێنە گەشت و شوێنێکی گەشت و گوزاری زۆری هەیە کە هیچ دەستێکی ئاوەدانکردنەوە و هیچ خزمەت گوزارێکی پێ نەگەی و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو هەمیشە لە هەوڵی ئەوە داین کە قایمقامیش سەر بە ئێمە و دەسەڵاتی ئیداری لای ئێمە بووەم چەند ساڵە ئێمە هەوڵی تەواومان داوە بەڵام بەهۆی دوو ئیدارەیی و کە ئێمە دەسەڵاتداری یەکەمین نەیانێشتوە پرۆژەکان بگاتە ئەم شار هەچەند ئێمە لەلایەن وەزارەتەکانەوە ئەو وەزارەت چوار وەزارەتمانەیە لەلایەن وەزیرەکانمانەوە هەوڵی تەواومانەوە لەلایەن پارێزگاری سلێمانیەوە بەڵام بەڕاستی هەوڵەکانمان سەرکەوتوو نەبووە لەبەرەوەی بمانێ و نەمانەوێت لەم ناوچەیە حیزبی باڵادەستری لێکە حیزب لە حکومەت گەورەترە و دەسەڵاتی زیاتر ئەمە شۆکاریەوەیە کە ئێمە هەوڵماناوە بەڵام هەوڵەکانمان نەگەشتۆتە جێ خۆی بەڵام ئیشاڵڵا هەر چۆن بەرنامە و پرۆگرامەکانی بزوتنەوەکەمان باز لە ئاوەدانکردنەوە و کۆمەڵێک ڕێو شوێنی نەخشە ڕێگای تایبەت دەکات بە ئاوەدانکردنەوەی شارەکان ئەو لەو لەجێ ئەوە لەنا ئەوەشا پێنجوێن حساباتێکی تایبەتی بۆ کراوە لەلایەن بزوتنەوەکەمان و سەرکردایەتی و بەرنامە و پرۆگرامەکانە کە ئیشاڵڵا لە داهاتوە بتوانین زیاتر خزمەتی ئەم شارە بکەین. عليك السلام ورحمة الله. كيف اسمه بينجون؟ استوبنا بينجون. رجع هبونا وشيو. استوبنا بينجون. ئامانجمان لە بەرنامەی جێپەنجەی مێژوو هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی کوردستان و خەڵکی کوردستانە ئەو مێژووی کە لێوان لێون لە سەروەری لە ئازایەتی
لە ماردایەتی هەموو ئەو شار و شارۆچکە و ئەو گوندانەی کە مێژوەکەیان مێژووی سەروەرین ئێمە ئەچینە لایەن و قسە و باسی لەسەرەکەین و هەموو شارێک و هەموو شارۆچکەیەک و هەموو ناوچەیەک لە کوردستان مێژووی پڕ سەروەری مێژی لێوانلێ و لە خەبات و قوربانیدانیان هەیە. شاری پێنجێن ئەو مێژوە بوو کە توانیویانە لە ساڵی هەشتادا ڕوبەڕووی دڕندەترین ڕژێمی دیکتاتۆری بەعەز بنەوە. خەڵکی کوردستان بە گشتی ئەرکی خۆیان جێبەجێ کردووە لەوەی لە خزمەتکردنی شۆڕش و قوربانیدان و خزمەتکردن بە پێشمەرگە و شۆڕش. بەڵام لە قسەی پێنجێنەکان ئەوە دەردەکەوێت ئەوە حکومەتی هەرێمی کوردستانە یاخود ئەو حکومەتەیە کە لە دوای ڕاپەڕینەوە دروستە بێت ناتوانێت وەک پێویست ئەرکی خۆی جێبەجێ بکات یاخود ماف باتەوە بە خەڵکی کوردستان کە زەمانێک ئەمان پاڵپشتی شۆڕش و پێشمەرگە بوون. تا بەرنامێکی دیکە خوای گەورە یار و یاوەرتان بێت.